ڕستی ئەم جارە چاپێکەوتن لەگەڵ یەکێک لە شاعیرە هەرە دیارەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی کەژاڵ ئەحمەد دەکات لەگەڵ بەشێک لە هاوکارانم چاپێکەوتێکمان لەگەڵ خات و کەژاڵ لەبارەی تەواوی چیرۆکی ژیانی لەگەڵ کتێبەکانی کە پێی ئاشنا بۆ خوێندونێتەوە بێگومان بە ئەنجام گەیاند پێکەوە بینەرە بینەوە گەڕای ماڵاتان فەرموو. سڵاوتان لەبێ. میوانی ئەم جارەی پێڕستم زۆر تایبەتە یەکێکە لە قەڵەمە دیارەکانی نێو دنیای ئەدەبیات و شعر جگەلەوەی کە شعرەکانی بۆ بەشێک لە زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕاون ساڵانێکی زۆر لە جێگەی من پێشکەشکاری دیاری کەناڵی کورسات بووە لەگەڵەوەشا لە ئێستا بە خۆشحاڵیەوە جێگری سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ میوانی ئەم جارم خات و کەژاڵ ئەحمەدە. خات و کەژاڵگیان سڵاو لێبێ. سڵاو لێوەش. زۆر سپاس بۆم دەرفەتە کە جوانترین و باشترین دیدار ئەوانن کە سەبارەت بە کتێب و کتێبخانەکان بێگومان. جا پێڕست هەمیشە سەردانی کتێبخانەی نووسەرانە کات. چاوپێکەوتنی ئەم جارێ من و تۆ جیاواز لەوانی ترە لە کتێبخانەیەکی ترین. اینجا هۆکارەکەی پێم خۆشە بە من و بە بینەرانیش بڵێیت. وانەی هۆکارەکە زۆر تایبەت بێ بەڵام تایبەتەکانی نووسەرەکان یا ئەوانەی کە لە بواری نووسینان ئەوێ بەشتی گشتی توانی باسی ئەو بکەم من کتێبخانەکەم چەند جارێک هەڵوەشاوەتەوە و دروست کراوەتەوە بە پێی دۆخی سیاسی ئەم وڵاتە کە لە شوێنێکەوە چیتە شوێنێکی تری هەندێک جار بە هۆکاری تایبەت لە ئێستا لەوانەیە چەند هەزار کتێبێکم لە هەورەبانەکەمانەیە ئیتر دڵم نادوت بەم لە هەورەبانەکە دیدارم لەگەڵ بێگومان ئەوەش هەر مێژوێکی جوانە لە بری کتێبەکانت پاراستە و ئەرشیفن کتێبێک هەیەکە ساڵانێکی زۆر گەشتێکی زۆری لەگەڵ کردبێتیت لە ماوەی درێژایی تەمەنی خۆت. یەک کتێب کە لە سەردەمی ئەو کاتەی تەلەبە بووم و لە حانوت کە ئەو پارەی ئەیان ناینێ شتێ بکڕین کۆمە کردەوە و کتێبێکم پێکڕی ئەوەم هەر هێشتۆتەوە و شتیشم لەسەر نووسیوە چەند جارێکی گرمەوە بەدەستمەوە بۆ هەستانەی ئەوسا کە لە ناو جێگای ئەم خوێندەوە ئەم گوڵۆپەکانیانە کوژاندویان و بنون بەیانی مەکتەبتان هەیە لەبەر تیشکی تەلەڤیزۆنەکە کە دایکم کسکزیە کرد بۆ ئەوی هەمومان بنوین لەبەر تیشکەکە هەر ئەم خوێندەوە. هەندێک کەس ئەڵێن کتێب چاوکزەکە بەڵام ئەو شوازەی من ئێستش ماوە لە تاریکیش ئاتوانم بخوێنمەوە تاریکیە کە یەک تۆز تیشکی هەبێ چاو زۆر تیژەکە ئەمە تا ئێستش ماوە ئەو کتێبە زۆرشم خۆشەوێت لە یەکەمەکانە یان چەند کتێبێک یەکەم کتێبن کە بەدەستم هێناوە یەکێکیان ئەفەریقا کە نەجم عەبدوڵڵا پێم وایە لە ساڵی 1970 کە چاپ بووە من 1982 ئەو کتێبم کڕیوە یا هەر لەو ساڵانەیە بۆ کە تازە بووە ئەمە کۆمەڵە چیرۆکی بیانی بوو وەرگێڕا بوو یەکەم بەرکەوتنەکانم بووە لەگەڵ کتێبە دواتریش مەرگی دێوەرەیەک ئارسەر میلەر بوو زۆر قرس بوون بۆ ئۆتەمەنانی من بە زۆرم خۆشویستون ئەم کتێبانە تا ئێستاش هێشتم نەچاو. چ کتێبێک زۆر بە زەحمەت دەستت کەوت زۆر بۆی گەڕای زۆر کتێبخانەت کردتەوەکو کتێبەکە بەردەست بێ؟ بۆ زۆر کتێب ئەمەم کردووە هەندێک جار چەندین کتێبخانە گەڕاوم یان سەرچم بۆ کردووە تا ئێستاش ئەمە بەردەوامە کتێبێکە بێ بە خوی سەرم تا پێیەکەم تر تا ئەوەی ئەگەر جار هەیە من ئەبێ نووسەرەکەی بدۆزمەوە و کتێبەکە بەدەست بێنم هەر یەک کتێب نییە. کتێبەکان ئەتوانین بڵێن کتێبخانە بانکی زانیاری ئێمە چەندین دیدارمان لەگەڵە کرێت نووسەرێک بەبێ هیچ باگراوەندێکی ڕۆشنبیری و خوێندنەوەوە ناتوانێت لە بەردەمی کامێراکان بوەستێ لەوانەیە بژوەستێ بەڵام ئەو کەسانە من نین یان ئەوانە نین کە جددین کە هەز بە بەرپرسیارەتیەکەن کە ئازانن نووسین بەرپرسیارەتیە ئەگەر من دەکتێب بم نەخوێند بێتەوە دەدێڕ نانووسم ئەبێ چەند کتێبێکم خوێند بێتەوە ئەو ناوی ئەو کتێبانم لە سەرەتایە تۆمارە کرد یعنی ساڵ هەیە من سەیرم کردووە 350 کتێبم خوێندوەوە ئێستا سەیری یەکەم سرم دێژە خوا لەو ژمارێ ناوی ئەو ڕۆمان و کتێب و
ئیتر لە بوارەکانی فەلسەفە چیرۆک ڕۆمان دیراسات ئەدەبیاتی مارکسی ئەدەبیاتی ڕووسی بە شێوەی گشتی لەگەڵ قۆناغەکانی تەمەنی خۆتا لە مناڵیەوە تاوەکو ئێستا بە بڵێن ئەو کتێبانی کە ئەیان خوێنیتەوە جیاوازن یاخود نەخێر هەندێک کتێب هەیە لە تەمەنێکی گەنجی شاخێنتەوە ئێستاش هەر بەو شەوق و بەو خۆشەویستیەوەی خوێنیتەوە پێم وایە کتێب پەیوەندی بە تەمەنەوە نییە تەمەن ناناسێت ئەمە چەندین جار خۆشەویستی لە سەردەمی کۆلێرای گارسیا مارکیزمان خوێندۆتەوە کەچی لە هەموو سەردەمەکانە حەزەکەین بگەڕێینەوە بیخوێنینەوە یا 100 ساڵ تەنیایی هەندێ لە ڕۆمانەکانی ئەو ڕۆمانوسا تەنانەت منە بیستم لەم ڕۆژانەیە کە بیستم دوای 10 ساڵ لە مردنی نووسەرەکە هێشتا ڕۆمانێکی چاپ بوو خۆشبەختانە کراویشە بە کوردی لە هەوڵی ئەوەیان کە ئەو کتێبە بەدەست بێنم ئەوە ینی پرسیارت کرد سەبارەت بۆ کتێبانی کە خولیایی سەرمانە یعنی نەک هەر کتێبێک جار هەیە نووسەرێک ئەبێ بە خولیایی تۆ هەچیەک بنووسێ ئەبێت تۆ بەدەستی بێنی تو بیخوێنی تۆ بەختیار عەلی لەوانەیە بۆ من کە بەرهەمێکی بڵاو بێتەوە پێویستە ئەو بەرهەمە بەدەست بێنم و بیخوێنمەوە خۆش دوای بێگومان خۆش ئەمە یەکێک لە هەرە تایبەتمەندیەکان ئەوەیە کە بە دوای کتێبی زۆر تایبەتە گەڕێی بەڵام پێم خۆشە ناوێکم پێ بڵێیت کە ئەگەر هاوڕێت بێت یاخود هاوڕێشت نەبێت کە هەمیشە چاوت لەسەر کتێبخانەکەی بۆ لە بەروی سەرچاوی زۆر باشی تیا بووە من لە سەرەتا لە کتێبخانەی خاڵمەوە حەزم لە کتێب کرد و حەزم کرد کتێبخانەم هەبێ ئێستاش کتێبخانەیەکی گەوری هەیە بەڵام کتێبخانەکەی گەورەتر بوو بە پێی ئەم سەردەم و گۆڕانکاریانە کە خەڵکێک لە خانوویەکەوە چێتە شوقەیەک کتێبخانەکەی بچوو بگاتەوە هەندێک کەسیش لە بەرەوەی ئیترە چێ بۆ کتێبخانی ئەلکترۆنی دەستبەرداری ئەوە بێژمارێکی زۆر کتێبی هەبێ لە کاتێکا من کتێبخانەی ئەلکترۆنیشم هەیە هەر پێشم خۆشە و خۆشم لە ناوەندێکم کتێبم پێشکەشە کرێ کتێب بەدەست ئەهێنم پەیوەندیم بە نووسەرانەوە هەیە بەوانەی ئەهلی کتێبن کتێبم بە دیاری بۆ ئەهێنن هەموو ڕۆژێ دایک مەڵە فەردێ کتێبان بۆیەنیتەوە هینەکە هەورەبانەکە ڕوخێ من هەر کۆیەکەمەوە زۆریشم پێخۆشە وەک چۆن هەندێک کەس خۆشیە بینێ لەوە کە پارەکەوە کاتەوە زۆرم پێ خۆشە کە کتێبکەم هەندێک کەس پولی کۆ کردەوە لە سەردەمانێکە هەر کەسە و شتێک کۆکاتەوە لە ژیانیا زۆر خۆشە کۆکردنەوەی کتێب بەڵام ئایا ئێمە هەموو ئەو کتێبانە خوێنینەوە کە کۆیەکەینەوە هەندێک جارە ڕەخبەتی سیرکردنی کتێبە کە زۆر ئەنەرژی و سێرمان پێدا مەرجەمەوە کتێبانەمان خوێند بێت ئەو بە هەزارانەی کە لە دەورمانە کتێب من جاری وایە ئەمەندە کتێب زۆر لە خۆم باڵای بەرزتر و غەرقە بمتیایە بەڵام کتێب ینی زۆرترینی ئەخوێنمەوە نەک هەیە زۆر کتێبخانەی هەیە دوو کتێبی تیا ناخوێنێتەوە لەو کەسانە نیم کە کۆکاتەوە بۆی نەخوێنێتەوە من کۆکەمەوە بۆ ئەی خۆزگە تەمەن بوار با من ئەمە هەمووە خوێنمەوە کتێبێک ژیانسی گۆڕی یەکێ لەو کتێبانەی کە زۆر کاریگەریە بوو لە لەو سەردەمانەیە کتێبەکەی مەکسیم گۆرکی بوو دایک لەوێەوە من فێری شتێک بووم زۆر حەزم بە پاڵەوانی ژنە لەبەرەوەی ژن پاڵەوان نەبوو لە سەردەم و زەمانەکانە کە سەیریەکەین و بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکی دواکەوتوو و قوربانێکی زۆری ویستووە بۆ ئەوەی ژن بێتە مەیدانەکەەوە دایک ژنێکی ئازا و کاریگەر بەسەر کۆمەلگا و نیشتیمان و کوڕەکەی و دەوروبەریەوە نیشانەدا لەوێەوە هەمیشە بە دوای پاڵەوانە گەڕام دوای گەڕام بۆ قەڵەمانەی ژن کە ئەنووسن و کاریگەرن لەو سەردەمانی منە ئەحلام مەنسوور هەبوو کە ئەینوسی بەڵام جورئەت و قسەکانی گەورەتر بوون لە ژمارەی کتێبەکانی بەداخۆ ئەمە لە کۆمەلگەی ئێمەیە ئەمە ڕوەدا ئەگینا پڕ بەرهەمن خەڵکانی کتێب سیمۆن دۆ بۆڤوار یەکێک لە ئیلهام بەخشەکانی ژیانی من ینی ئەمانە زۆر کاریگەریان هەبووە بەسەر ژیانمەوە کە سیمۆن دۆ بۆڤوارم خوێندەوە بەڵام دواتر من شیرهایتم خوێندەوە کە ژنان و خۆشەویستی نووسی و پیشانی دام کەم ئەوانی پێش خۆیان کێشەکانی ژنانیان بەو جۆرانە چارەسەر کردووە هەندێک جار وتیانە بە
بیرروباوەڕی مارکسی ئەو کاتێک کە سەربەسی بۆ وڵاتەکە دێتە بەرهەم چین و توێژەکانی ئازاد دەبن یعنی بێ چاوەڕێ بکەین تا نەتەوەکەمان ئازاد بێ تا هەموو چین تۆژەکان ئازاد بێ بۆ ئەوەی ژنیش ئازاد بێ ئەم جۆرە بیرکردنەوەی شیرهای دەڵێ نەخێر ئەمە نییە هەندێک کەس مەسلەی ژنی بە فرۆیدیانە لێکەدایە و بەڵام دواتر ئەم نووسەرانە هاتن وتیان نەخێر کە کێشەکانی ژن بەم جۆرە لێک نادرێنەوە سەبەبەکانی نەفسی نین سەبەبەکانی سراعی تەبەقی نین بەڵکو شتێکی تر هەیە لەبەرەوەی ژنیت ئەچەوسێنرێتەوە لەبەرەوەی ژنیت لە دواوی ژمارەی کتێبی پیاوەکان زۆرترە بێت لە ناو کۆمەڵگەکەی تۆیە لە ناو مێژوەکە تاوەک لە من حەزمان کردیانی چەندین ئێمەش نووسەری ژنمان هەبێ هەشە و کاریگەریشن بەڵام بەو ژمارە زۆرە نییە کە تەسەوریەکەی ئەو تیشکێش ناخرێتە سەر کارەکانیان لە چاو خەڵکی ترا و ئەگەر ئێمە سەیری ئەدەبیاتی عەرەبیش تەنانەت کە ئەوانیش لە خوارەوەن ئەگەر براورد کرێت بە جیهان سەیرەکەی کتێبخانەی ئەوروپی و ئەمریکی زۆر بەرفراوانترە لە نووسینی قەڵەمی ژنانە ئەگەر ئێمە من بۆ خۆمی کێکم لە سەرسامەکان بە ئیزابێل ئەلەندی زەین بۆ چونکە پاڵەوانەکانی زۆربەی ژنن و هەروەها مێژووی کۆمەلگاکانی خۆی خوێنێتەوە بە مێژووی خەباتی ژنیەوە ئەبەستێتەوە ئێمە ئەگەر سەیری ڕۆمانەکانی بکەین لەوانی هەنێکیان وەریش گێڕاون بۆ سەر زمانی کوردی بۆ نمونە ماڵی جنۆکەکان بيت الأرواح ماڵی ڕۆحەکان کە تەڕی شێخ عوسمان وەریگێڕاوە بەعەرەبی من ئەوە کانی ترم خوێندەوە زۆر هەر لە سەرەتاوە بەر لەوەی ئەوە بە کوردی دەرچەیەکە بۆ لە خولیاکانم کچی بەخت ئیبنەت الحەظ سوورە عەتیقە ئەنیس حەبیبەت و ڕۆحی لەویایە لە ئەنیسی خۆشەویستی ڕۆحم باس لەوە ئەکات چۆن ئیسپانیەکان ئەڕۆن و بڵێن ئەمریکیەکان ئەڕۆن و ئەو منتیقانە ئەدۆزنەوە و دۆزینەوەی قارەی ئەمریکا چۆنە و لەسەر حسابی چێ خەڵکە ئەسڵیەکەی ئەوێ و چ ئازارێکیانێن خۆشەویستەکەی ئەچێ بۆ ئەو قارەیە کە بیدۆزێتەوە و ناگەڕێتەوە ئەمیشە ڕوا بە دوای ئەوە و لەوێ ڕوانینێکی زۆر جوان پیشانەیەات کە یعنی مردێکی هینی هەیە دەسەڵاتدار و لەناو شەڕایە ئەم بەڵام سەقافەتێکی زۆر سەیر و جیاوازی و جۆرێکی سەیری مرۆڤایەتیەکە و خوێندنەوەیەکیشی بۆ بکابەوە بە ویژدانانە بۆ خەڵکە ئەسڵێکەوە بخێنینەوە. خەت کۆژاڵ کێ ئیلهامی نووسینی شعر بوو لە لای تۆ و پێشم خۆشە منیش و بینەرانی بزانین یەکەم شعری خۆتت بیرماوە کە نووسیت؟ ئیلهام من پێم وانە شعر ئیلهام بێ وەک هەمیشە وتراوە کە شعر ئیلهامە لەوانەیە منیش قۆناغێک لە سەرەتایەوان بیر کرد بێتەوە شعر ئیلهام کاریگەری کەسێک بەتەنیا ئیلهام نییە توانای ڕستکردنی یان توانای ڕاوکردنی چرکە ساتەکانە کە زۆر کەس ئەمەی بۆ ڕاو ناکرێ هەندێک کەس ئەتوانێت زۆر باش باسی شوێنێکت بۆ بکا کە بینیوێتی هەندێک گۆشت بۆ باسکە خەڵکێکی تر نەیبینیوە یعنی ڕوانینێکی تیژە بۆ هەستیارانەیە بۆ دەور و بەرەکەت بیر ڕووناکیە لەناو بیری خۆتا چەندین چیرۆکە خەزم کردووە کە دێ ئەنووسی ئەم چیرۆکانە یانە سەر لاپەڕەکان بە خوێندنەوەی تازە و ڕوانینی ئێستاتەوە ئەمەیە شعر لە ڕاستی ئەم ئەوەندەی ڕۆمان و فەلسەفە و مێژووم خوێندۆتەوە ئەوەندە شعرم لە ژیانمە نەخوێندۆتەوە ینی بیر بکەمەوە من چ هینێکم خوێند بێتەوە لە شعرە کلاسیکەکانەوە دەستم پێ کردووە هەتا هەرە تازەکان هەمیشە بە دوای ئەوە بووم یەک هەناسەی ژنانە لە شوێنێک هەبوو بێ و ژنێک شتێکی نووسی بێ خوێندومەتەوە خوێنەوەی زۆر باش بۆ هین نەکراوە بۆ دەنگی ژن لە ناو ئەدەبی کوردیە ئەگینا زۆر دەنگی جیاواز هەیە لە ناو بینەکانە بەڵام ئەوەی وای کرد من شعر بنووسم سەرەتا هەستێکی شۆڕش گێڕانە بوو شعرەکانیشم زۆر سادە بوون یەک شەو پێشمەرگە هاتە شار و کاتم لە تەنزیماتی کۆمەڵی ڕەنجدەران بوو دەنگی تەقە بوو شعرێکم نووسین هەر بە ناوی دەنگی تەقە
زۆر بە شێوەیەکی ڕۆمانسی بەسی ئەوەی یەکەم شعر بوو یەکەم شعری منە یەکەم شعر بەڵام ئەوەی کە بڵاو بۆتەوە ئەوەی کە لەسەر جەریدەکان و لەو سەردەمەیە چەند شعرێکی کەمم بڵاو بۆتەوە باسی هەستی ژنە شارەکەمەیە بە ناوی لە لای ئێمە و شعرێکم کە پێی ناسرام ناوی ئەوەیە ئافرەتێک بە چرپەوتی یا ژنێک بە چرپەوتی باسی هەستەکانی ژنە لێرەوە لێ کۆڵەرەکان سەرنجی هەستە سەر شارەکان و گرنگیان پێدا بێت منی شوم بۆ خوێندنەوەی ئەوەی هوەری شعر چییە هوەری شعر و خەڵک بۆ شعرە نووسێ و چۆن نەتوانین شعری میلەتەکەی خۆمان بە